کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری مەڵبەندی نوێی ڕێخستنی شارەزور دیداری یەکێتی بە دەرفەتێکی گرنگ دەزانن بۆ بەشداریکردنیان لە داڕشتنەوەی سیاسەتی ئایندەی حیزبەکەیان. بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ساز و ئامادە بکرێت بۆ قۆناغێکی نوێ. ئێستا ئێمە لە قۆناغێکی نوێی سیاسەتکردنین. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قەرارەکانی نایەوێ تەنها لەسەرەوە بێت، بەڵکو گوێگرتنە لە دید و بۆچوونی هەڤاڵانە وە شەنوکەوکردن وە گفتوگۆکردن و مناقەشەکردن و لەگەڵ لە یەکتریدا. لەم سەردەمە شاکەکەوتونێتە قۆناغێکی جیاوازەوە پێویستمان بە دووبارە داڕشتنەوەی سیاسەتەکانمانەیە بێگومان ژنان و کچان دەورێکی گرنگیانە بێ لەم کاتەیە کە پێشڕەوی هەموو کاروانەکان بوون. بۆیە لەم دیدارە یەکێتیا پێویستە ژنان و کچانمان پێش زیاتر بچنە پێشەوە و هەوڵی خۆمان بن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێچکەیەکی باشتر بەرینە پێشەوە. ڕۆحەتێک بە کادرە بەخشێت کە هەمیشە هەست بەبوونی خۆی بکەوە گەرموگوڕێکی هەبێ لە هیچکردنەوە هەوڵی پەروەردەکردنی خۆی بدات لە ئۆرگانە جیاوازەکانە و لە ڕاستیشە ئەمە ڕێزگرتنە لە کادر و هەماهنگگیکردن لە هەر کاروبارێکە مای سەرکەوتنی ئەو حیزبیانە و ئۆرگانەیە کە بە هاوبەشی برارەکانی لێوە بدرێت. لە 165 ژنان ئەمڕۆ لە جمگەکانی دەسەڵاتان هەم لە ناو دائیرەکانە هەم لە ناو حیزب و ئۆرگانەکانە بەس وەکو پێویست ئیحتیمامی پێنەیراوە بۆ لەبەر ئەوەی هەموو کات ئەولەوێت بە پیاو بووە پیا و سالاری وای کردو دەسەڵاتی مێینە بخاتە ئەولاوە. ئێمەش لە ئیسایە کۆدەنگیەکمانەیە وەکو ژنان بتوانین ئەوە بخەینە ئەولاوە هیچ نەبێ بتوانین لە 140 ژن لە ناوەندەکانی بڕیارا بن. کەسوکاری شەهیدان لە هەموو جمگەکانی حیزبی و حکوومە شوێندەستیان هەبێت، جێگایان هەبێت، پرسیان پێ بکرێت، ئیش و کاریان بۆ بکرێت. بەم سیستەمە یا بەم خاڵانە یا بەم هەنگاوانە ئەتوانن کەسوکاری شەهید، نەوەی شەهید لە کوڕ و کچی شەهید لە هەموو جوگەکان بەتابێت جوگەی حیزبی ئەینجا حکوومەت جێگایان بکرێتەوە هەنگاوێکی باشە، هەنگاوێکی سەرکەوتووە، هەنگاوێکە ئەبێتەوە هاندەرێک بۆ گەشەکردنی زیاتری حیزبی شەهیدان و حیزبەکەی مامجەلە. لە دوای کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام باس لە نوێبوونەوە دەکات. ئێستاش کە یەکێتی حیزبێکی کاریگەرە لەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستان پێویستی بەو نوێگەریە هەیە بە شێوەیەک لەگەڵ بەرەو پێشچوونەکانی سەردەم بگونجێت. بەشداریکردنی تەواوی توێژە جیاوازەکانیش لە داڕشتنەوەی پلان و بەرنامەی ئایندەی ئەم حیزبە لە چوارچەوەی دیداری یەکێتیدا ئەوەی بۆ هەمووان سەلمان خواستی نوێبوونەوە خواستی گشتیە، بڕیاردانیش بڕیاری گشتیە بۆ پێشخستن و نوێکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.